سواس دەکەم بۆ بەرنامەکە کاک دکتۆر پرسیارێکمە کاک دکتۆر تۆ هەز ناکەی کە ئەم خەسووە ناقی زۆری بەرامبەر ئەمانە کردووە کە بۆی ئەمانی ژاوا بیرەکەنەوە مەبەستم خەسوەکەیە کە خراپ بووە لەگەڵ خۆی دەبووە نابووە ئەوە بواە بەرامبەرەمان ڕاستە فەرمی کاک نەوشیروان لە 100 وایە ئێمە پاساو بۆم ئافرەتە ناهێنینەوە ئەکید غەڵەت بووە ئەکید نابووە مامەڵە لەگەڵ ئەمانە بکە ئەکید مادام کچەکەی یاوە بەم ئێمە چۆن بەممانوت کە ئەمە ئەو خەسووە دایکی ئەمە مەفروزە گەریکە شیری فاک بێ دایکی تۆشە ئەبوایە بە هەمان شێوەژ ئەم خەسوو ئاوە بیری کردایەوە بێ هەموو خەسوەکانە بیرکەنەوە مادام کچەکەی خۆی یاوە بەم کوڕە ئەگەر ئەمە کچێتیش بە کوڕی خۆی دابنێ نە ئەبوایە ئەویش ڕقاوی بووە ئەویش بزانە حقدی لە دڵا بووە ئەویش کەسێک بووە کچەکەی خۆی حەزی نەکردووە بدرا بە مشکەمە باسێکن ئەڵێ ناڕازی بووە ئیتر بۆ تۆڵەسەندنەوە ئایسا گیانی تۆڵەسەندنەوەگە لە ناخیە ئەوی شاه بووە بۆ هاتووە ئەمی دەربەدەر کردو کرێتی بە کرێکی و دەری کردو و ژوورەکەی لێسەنگوەتەوە چی و چی و ئەگەر ئەو نەبووام ڕقوکینە دروست نابوو بەڵام با پرسیارەکە بە جۆرێک ترکەین لە ناو عەشرەتەکان و هۆز و بەرەبابەکانی کووردا کەم عەشرەتە بووە مەسەڵەن کە شتێکیان لێ کوژراوە چون تۆڵی خۆیان کردوەوە نێ کوشتوانە عەشیرەتی وا هەیە 50 لەوی تر کوشتووە ئەوی چلی لەم کوشتووە دەرئەنجام وەرە ئینسان کە عینێکی عەقڵە بیری لێ بکات هەر لەسەر کوشتن و بڕین بەردەوام بین هەر یەکتری بکوژین نەخێر گەشتونتە قەناعەتێک کە ئەمە حەل نییە ئیلا ئەبێ سڵح بکەن شەڕی عێراق و ئێران خۆ دەزانی هەر ساڵ بەردەوام بوونێ شەڕی جیهانی یەکەم لە ناوبین دەوڵەتەکانیشە ئێ باشە ملیۆنێک کەسیان لە یەکتری کوژ عێراق و ئێران لەسەر هیچیش و نەتیجەشی نەبوونێ هەر ئەبوایێت ئەو تاوە شەڕەکە وەستا ئەی هەر بەردەوام بۆ تا ئێستا ملیۆنان تریجە کوژرا تۆ ئینسان عەقڵە ئیتر بێ بیر بکەیتەوە ئێمە وەکو بەشەر ئەم خەسووە وای کردووە غەڵەتی کردووە باشە ئەمیژە بێ هەر بەردەوام غەڵەت کاوەکو ئەو ئێمەڵین ئەم خەسووە غەڵەت بووە نە ئەبوایەوە بکە ئێ باشە ئێمەڵین غەڵەت بووە کەواتە ئەمە گەر لێبور دەبێت ئەگەر وەکو خەسووی نەکا گەورەی بۆ ئەمە یەکەم دوایەوە خاڵێکی ئیجابی پۆزەتیڤ بۆ ئەمە نووسێ دوای ئەوە ئەگەر وازنە ئینتیقام بێنێ هەم نەفسیەن مرتاحە بێ هەمان کاتیش بەختەوەری بۆ خێزانەکەی ئەگەڕێنێتەوانێ بۆ ئەوی ئەمیش مرتاح بێت تۆ بتێ نەتەوێ شعوری ئەم جیایوەکووەم خۆمی زڵمی لێ کراوە بەسم دایکێتی دایکە ڕاستە سەبەب بووە بەڵام حەل ئەوە نییە ئەمیش وەکو ئەو بکات حەلەکە ئەوەیە ئەم گەردنی ئازاد کە گەردنی بە ئازاد نەکا کاکەجان خی گەورە حسابی خۆی لەگەڵەکە زاڵم بووە حکمی خۆی هەیە حەقی ئەم وەکو مەزلوم بمێنێتەوە باشە نەگەمیش زاڵم بێ چونکە مشکلەکە حەل نابێ بەس ئەم وەکو بڵێ ئاگرێ بکەی بە ئاو دڵ و دەرونی ئەمە دامریشێتەوە ئیسراحەتم کردێستا بەڵام ئەی ئەم ئەی خێزانەکە ئەی ئینسانێت ئەی دینەکە ئەی بیر و باوەڕەکەی نابێت